ئیمامی بوخاری لحديث جمارة 6979 وهروها إمام مسلمش لجمارة 1832 لأبو حميد ساعدي وإجرنا وبمان رضاي خوالي بي أفرمي پیغمبری خوشویستمان صلى الله عليه وسلم پیاوێکی کرد بە فەرمانبەر لەسەر کۆکردنەوەی زەکات. کابرا کاتێک کە زەکات و ماڵەکەی هێنایە خزمەت پێغەمبەر صلى الله عليه وسلم وتی ئەمە ئەوەیە کە کۆ بکردوێتەوە هی ئێوەیە، یعنی ئەوە دراوە بەخوا و بە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم، ئەمەش هەدیەیە بۆ خۆم، هەندێک پارە و ماڵی خستە لاوە وتی ئەمەش دراوەتە خۆم بە هەدیە بە دیاری. پێغەمبەر صلى الله عليه وسلم زۆر تووڕە بوو، فەرمووی ئەی باشە بۆ لە ماڵەکەی باوکوت و دایکتا دانەنشتی تا خەڵک هەدیەت بۆ بێرن ئەگەر ڕاستەکەی. پاشان پێغەمبەر صلى الله عليه وسلم چووە سەر مینبەر فەرمووی أما بعد فإني أستعمل الرجل منكم على العمل مما ولاني الله فيأتي فيقول هذا مالكم وهذا هدية أهديت إلي أو أهديت لي، أفلا جلس في بيت أبيه وأمه حتى تأتيه هديته؟ والله لا يأخذ أحد منكم شيئا بغير حقه إلا لقي الله يحمله يوم القيامة، فلأعرفن أحدا منكم لقي الله يحمل بعيرا له رغاء أو بقرة له خوار أو شاة تيعر ثم رفع يده حتى رؤي بياض إبطه يقول اللهم هل بلغت؟ خۆشەویستە کارم، پێغەمبەر صلى الله عليه وسلم لە تەسەڕوفی ئەو سەحابەیە زۆر بێتاقەت بوو، زۆر تووڕە بوو، چووە سەر مینبەر فەرمووی مسلمانان ئەوە چییە؟ من کەسێک لە ئێوە ئەکەم بە فەرمانبەر بە کرێکار لەسەر ئەو کارەی کە خوا بە منی سپاردووە، جا ئەویش ئەڕوا کۆی ئەکاتەوە و پاشان دێتەوە بەلای من ئەڵێ ئەمە هی ئێوەیە و ئەمەش بەخۆم دراوە بە دیاری. ئەرێ باشە بۆ لە ماڵی باوک و دایکی خۆیان دانەنشت تا خەڵک ئەو دیاریەی بۆ بێنێ و بە دیاری پێی دراوە. واللهی سوێن بەخوا پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک کە من بیکەم بە فەرمانبەر بۆ کارێک شتێک ببا لەوەی کە پێی دراوە کە پێی سپێرراوە بەغەیری حەقی خۆی ئللا ڕۆژی قیامەت دێتە بەرامبەری خوای پەروەردگار هەڵی گردووە لەسەر شانی خۆی بۆ ئەوەی دیار بێ لەناو هەموو خەڵکا کە ئەمە دزە. خەڵکانێک ئەبینم لە ڕۆژی قیامەتە لە ئێوە لە ڕۆژی قیامەتە دێتە حوزوری خوای تەعالا حوشترێک هاوەبان شانیەوە حوشترەکە دەنگی لێوە دێ ڕوغا دەنگی حوشترە، یان مانگایەک هاوەبان شانیەوە دەنگی لێوە دێ خوار کە دەنگی مانگایە، یان وەکو مەڕێک هاوەبان شانیەوە ئەباڕێنێ. پاشان پێغەمبەر صلی الله عليه وسلم دەستی بەرز کردەوە بۆ ئاسمان فەرمووی خوایە ئەوە من گەیاندم تۆ شایەت بە. سەحابەکان ئەفەرمن ئەوەندە دەستی بەرز کردەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، یعنی زیاد بەرزی کردەوە تا سپێتی بنباڵیمان بینی. ئەم حەدیثەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە حەدیثێکی صحیحە و ڕون و ئاشکراشە معناکەی ئەوە ئەگەیەنێ کە دیاری وەرگرتن لەلایەن ئەو کەسانەوە کە کاری دەوڵەت ڕائەپەڕێنن یان هەر کارێک کە تۆ بە تۆ سپێرراوە، چونکە مۆزەف واتە فەرمانبەر
مەرج نییە تەنها فەرمانبەری دەوڵەت بێ، جاری وا هەیە فەرمانبەری کۆمپانیایەکە، جاری وا هەیە فەرمانبەری ڕێکخراوێکە، یعنی لە هەر شوێنێک تۆ کرای بە بەرپرس و معاشێکی دیاریکراوە و موچەیەکی دیاریکراوت هەبوو، ئیتر تۆ فەرمانبەری نابێ بە هیچ شێوازێک دیاری وەربگری لەسەر ئەو کارت، مادام تۆ موچەیەکی دیاریکراوی حکوومەتت هەیە یا ئەو ڕێکخراوەی کە تۆ فەرمانبەری لای یان ئەو کۆمپانیایە. هەر دیاریەک وەربگری ئەبێ بە غلول وەکو پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکە کە ئیمامی ئەحمەد ئەیگەڕێتەوە فەرمێ هەدایە العمال غلول، دیاری بە فەرمانبەر و بە کرێکار کە لەلایەن کەسانێکەوە دیاری کراوە و یان لەلایەن حکوومەت و یان لەلایەن هەر شتێک وەکو ڕوونمان کردەوە، مادام موچەیەکی دیاریکراوی هەیە هەر دیارێک کە پێی ئەدرێ غلولە واتە دزیە، نابێ وەری بگرێ بە هیچ شێوازێک، چونکە ئەو دیاریە کە خەڵک پێدا لەوانەیە یان زۆربەی جار بە مەبەستەوە خەڵک پێدا تاوەکو چاوپۆشی لەو خەڵکە بکە، تاوەکو لە کاتی پێویستە حەقەکانی خۆی وەکو پێویست وەرنەگرێ، یان وەکو بۆ هەر هۆکارێکی تر کە خەڵک ئەیانەوێت چاوەشۆڕی کەن نەتوانێ حەقی خۆی وەکو پێویست وەربگرێ. ئەو دیاریانە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێت دزیە.